سڵاو لەبێت زانیاریەکان لای تۆچین سەبارەت بە پرۆسەی دەنگدان و جیاکردنەوەی دەنگەکان لە بنکەکان لەو شوێنەی تۆی لێی. بەڵێ سڵاو لە بینەرانی بەڕێزش بێت. دیارە دەنگدانی گشتی لە ئیدارەی سۆرانیش ئێستا بنکەکانی دەنگدان داخراون. لە ئێستادا وەک ئەبینن کارمەندان چۆن سەرقاڵی ئەو دەنگانەی کە دراون سەرقاڵی ئەوەن کە ڕێکارەکان کۆتایی پێبێنن و دەنگەکان لە سندوقەکان جیا بکرێنەوە. دوای ئەوەی کەوا دەنگدانی ئەلکترۆنی کۆتایی هات، دوای ئەوەش کارمەندانی کۆمیسیۆن بە دەست جیا ئەکەونەوە، بەڵام تاوەکو ئێستا بە دەست جیا نەکراونەوە، تەنها ئەو دەنگانەی کە دراون لە ڕێی ئەلکترۆنیەوە دێنە دەرەوە. دیارە دەنگدانی گشتی لە ئیدارەی سۆران ئەمڕۆ بە لە بنکەکانی دەنگداندا چەند گرفتێک بەدی ئەکران، بە تایبەتی ئەو هاوڵاتیانی کەوانیان توانی کەوا دەنگ بدەن ڕێژەیەکی زۆر بوو. بنکەی دەنگدان هەبوو کەوا نزیکەی 80 تاوەکو 100 هاوڵاتی نەیانتوانیوە دەنگ بدەن بەهۆیەوە پەنجەمۆری نەخوێندەوەتەوە یاخود کارتی دەنگدانیان نەخوێندێتەوە. بەگشتی ئەوەی کە لە ئیدارەی سۆران بەدی ئەکرا گرفتی دەنگدان نەخوێندنەوەی پەنجەمۆر بووە، ئەمە هاوڵاتیانێکی زۆری نیگەران کرد. لە ئێستاشدا ڕێکارەکان بە تەواوەتی کۆتایی هاتوون و دەنگدانی گشت ڕێژەی دەنگدان لە ئیدارەی سۆران بە ڕێژەیەکی بەرز بوو. ئەوەی دەستێمە کەوتووە نزیکەی 180 هاوڵاتیانی ئیدارەی سۆران بەشداریان لە دەنگدان کردووە، بەڵام وەک ئاماژەمان پێدا هاوڵاتیان تەنها ئەم گرفتیان زۆر لە بەردەمدا بوو و هۆکارەکەشی دیار نییە کە هۆکاری ئەو ڕێژە زۆرەی کەەوە هاوڵاتیانی ئیدارەی سۆران نەیانتوانیوە کە دەنگ بدەن. هۆکارەکەی چیە؟ تەنها ئەوەی بەدی ئەکرا پەنجەمۆریان نەخوێندرایەوە و هەروەها کارتی بەشێک لە هاوڵاتیانیش کارتی دەنگدانی نەخوێندەوە. کۆمیسیۆن بڵاوکراوی بڵاو کردەوە کە ئەو کەسانی کە دەتوانن چەند ڕێگەیە بگرنە بەر دوجار بگەڕێنەوە بۆ بنکەکانی دەنگدان لە چەند کاتژمێرە دواتر بگەڕێنەوە هەوڵی دیکە بدرێ. ئەمە کراوە یاخود ئیزن دراون ئەو کەسانی پەنجەمۆریان نەخوێنراوەتەوە؟ بەڵێ هاوڵاتیانێکی زۆر بە تایبەتی لە کاتژمێرەکانی کۆتایی دەنگدان، بە تایبەتی لە بنکەکانی دەنگدان قەرەباڵغی 45 بۆ 6 هاوڵاتیان هاتبوونەوە بنکەکانی دەنگدان، بەڵام هەموو ئەو هاوڵاتیانی کە مەگەر ڕێژەیەکی کەم ئەگەر نا زۆربەی ئەو هاوڵاتیانە بە ناومێدی گەڕانەوە و نەیانتوانی دەنجیان بدەن. ئەو ڕێکارانی کە باسش لێوە ئەکرا لە ڕێی بارکۆدەوە کە بتوانن دەنجی خۆیان بدەن، زۆرینەی هاوڵاتیان نەیانتوانی لە ڕێی دەنجیان بدەن. ئەوانی کە کارتەکانیشیان نەیان ئەخوێندەوە نەیانتوانی دەنجی خۆیان بدەن. سپاس وێنەمان بۆ بگواستیتەوە ئازاد، سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکانت.